2023 هەندێک یاری بڵاوکرانەوە و تۆنێکیش ماوە بێتە سە پلەیستەیشن 4 و 5 ئەمڕۆ باسی لە هەژدە گەورەترین یاریەکانی ئەمساڵ دەکەین با بە ژمارە هەژدە دەست پێ بکەین. ژمارە هەژدە یاری ARC Riders کاتێ ئیمبارک ستودیۆز ئەو یاریان ئاشکرا کرد سەرنجی هەمومانی ڕاکێشە کە لەلایەن پەرەپێدەرانی پێشووی باتڵفیلدەوە بەرهەماتوە. یاریێکی ئۆنلاین دەبێت کامێرەی سیستەمی تەقەکەر بە گرافیکێکی زۆر ناوازەی پڕڕەنگ بڕیار ئەمساڵ بڵاو بکرێتەوە. ژمارە 17 یاری پراگمارە چەند ساڵێکە کاپکۆم بەردەوام یاری ناوازەی باش و پێشوازی لێکراوی بڵاو کردوێتەوە. ئێستا کاتی یاریی تەواو نوێیە هەرچەندە هیچ لەسەر پراگمارە نازانین تەنیا ئەوە نەبێ ڕۆبۆتێک و کچێکی بچووک دەبینین کە پەیوەندی بە مانگەوە هەیە. چیرۆکێکی خەیاڵی زانستی هەیە یاریی ئاکشن سەرکێشی گەردووانە خرێم سەڵ بڵاو دەکرێتەوە. ژمارە 16 یاری Armored Core 6 Fires of Rubicon دروستکەری یاریەکانی وەکو Elden Ring و Dark Souls Studio From Software دەگەڕێنەوە سەر یاریە کلاسیکەکەی خۆیان ئەویش Armored Core کە یاریی جەنجی مێکە واتە هۆی کە لە زەبەلە هەر تەکنۆلۆژیایانەیە زۆری لەسەر نازانین تەنیا ئەوە نەبێ گرنگی بە بۆسفای جوڵەی خێرا و ئەم ساڵیش بڵاو بکرێتەوە. ژمارە 15 یاری The Lord of the Fallen بەشی دووەمی Lord of the Fallen و یاریی ئاکشنی RPG وەکو Elden Ring ستایلی سۆڵسا واتە یاریشی قورس دەبێت زیاتر گرنگی بە گرافیک ڤیژوەڵ دراوە و بە Unreal Engine 5 دروست کراوە و زۆر سەرنجڕاکێش دیارە ئەمساڵ بڵاو دەکرێتەوە. ژمارە 14 یاری Atomic Heart چی ڕووی دەدا ئەگەر یەشێکی سۆڤێت لە جەنجی سارد لە ئەمریکای ببردبایەوە چۆن حکمی جیهانی دەکرد تۆ وەکو کارکتەرێکی ناو یاریەکە بە ناوی Atomic Heart وەڵامەکەی وەردەگری کە یاریێکی کامێرەی کەسی یەکەمی تەقەکەری ئەکشن سەرکێشی و ئێستاش بەردەستە. ژمارە 13 یاری Avatar Frontiers of Pandora ماوەی چەندین ساڵە چاوەڕوانی ئەو یاری یوبیسۆفتین یاریی جیهانی کراوەی ئەڤەتارمان پێشکەش بکە گەردوانە خرێم ساڵە و ساڵە دەبێ ئەو یاریە ببینین. ژمارە 12 یاری Lies of P بەشی دووەمی بلادبۆرنمان نەبینی و لەوانەشە نەیبینی بەڵام Lies of P کە کورتکراوەی پینۆکیۆیە چیرۆک و یاریێکی هاوشێوەمان پێشکەش دەکات کە زۆر جێگەی سەرنجە لە هاوینی ئەو ساڵیش بڵاو بکرێتەوە. ژمارە 11 یاری Alan Wake 2 ماوەی 13 ساڵە بەشێکی نوێی Alan Wakeمان نەبینیوە. ڕۆمانوسە بەنابانکە لە دارستانەکە هاوژینەکەی ون دەکات یاریی چیرۆکی ترسناکی نایاب بەشی دووەمی ئەم ساڵ دێت. ژمارە 10 یاری Hogwarts Legacy یاریەکەی هاری پۆتەر و بەبێ هەبوونی کارکتەری هاری پۆتەر لە قوتابخانەی هاگوارتس سەرکەوتنێکی گەورەی بەدەست هێنا. یاریی ناوازەیە گەر حەز بکەی وەکو قوتابیەکی قوتابخانە جادوویەکەی هاگوارتس جوانە بخوێنی سەرکێشەکان تاقیکەیتەوە ئێستا یاریە بەردەستە. ژمارە 9 یاری Dead Space Remake لە سەرەتای 2023 بڵاوکرایەوە و سەرکەوتنێکی گەورەی بەدەست هێنا پێشوازێکی گەورەی لێکرا. هەمان یاریە ترسناکە سەرکێشیە تۆقنێرەکەی ساڵی 2008 بە بەرگێکی نوێ و تەواو گرافیکی نوێ ئێستا بەردەستە. ژمارە 8 یاری Alone in the Dark زیاتر لە 20 ساڵە گەیمەران چاوەڕوانی هاتنەوەی ئەم یاریان بە گرافیکی نوێ ببینین. Alone in the Dark یاریی تۆقینەری کامێرەی کەسی سێمی لێکۆڵینەوەیە کە یاریی ترسناکە زۆر سەرکەوتووە بۆیش چاوەڕوانی باشترین لەم یاریە دەکەین ئەمساڵ. ژمارە 7 یاری Star Wars Jedi Survivor دووەم یاری Star Wars جێدایە بەشی دووەم نەخشەکان گەورەترن جیهانەکان فراوانترن وردەکاری گەیمپڵی زیاترە و لە هەمووی گرنگتر چیرۆکەکەی پێدەچێت نایابتر بێ و زیاتر بە وردی باسی ڕووداوەکانی ئەو زەمانەی Star Wars بکە چاوەڕێین لە مانجی 4 بڵاو بکرێتەوە. ژمارە 6 یاری ئۆنلاینەکەی The Last of Us تا ئێستا ترێلەرمان نەبینیوە تەنیا چەند وێنەیەکی هونەری کۆنسێپت دەبینین دەڵێن یاریەکە سربەخۆیە لە جیهانی Last of Us و کارکتەری نوێی تێدا دەبێت مەڵتیپلەیەری ئۆنلاینە و زۆری لەسەر نازانین بەڵام دەبێ ئەم ساڵ بڵاو بکرێتەوە. ژمارە 5 یاری Street Fighter 6 Street Fighter یاریی کلاسیکی کۆنی کاپکۆمە لە ڕووی گرافیکەوە زۆر ڕنگدار و ناوازە دیارە کارکتەری کۆن و نوێی زنجیرەکە لە خۆ دەگرێت هەندێکیان شێوەیان نوێ کرابەتەوە لە مانجی 6 ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە. ژمارە 4 یاری Silent Hill 2 دوای چەندین ساڵ لە دەنگۆی جیاواز و دزە پێکردن لە کۆتاییدا ئەم ساڵ یاری Silent Hill 2 ریمیک بڵاو دەکرێتەوە. یاریی کامێرەی کەسی سێمی ترسناک و لێکۆڵینەوە لەسەر شارۆچکەیە نەفرەت لێکراوەکەی Silent Hill کە گومانی یاریی نایابە هیوادارین دووبارە دروستکراوەکەی هەر بە هەمان شێوەی ڤێرژنی ساڵی 2001ەکەی بێت. ژمارە 3 یاری Final Fantasy 16 زنجیرەی Final Fantasy تا ئێستا بۆ هەموو گەیمەران نەبووە بەڵام ئەم جارە Square Enix هەوڵ دەدا یاریی گشتگیر بۆ هەمووان بڵاو کاتەوە لە ڕووی گرافیکەوە یەکێکە لە قەشەنگترین یاریەکانی ئەم ساڵ لە مانجی 6 بەردەست دەبێت. ژمارە 2 یاری Resident Evil 4 Remake تا ئێستا سەرکەوتووترین یاری Resident Evil دروست کرابێتەوە لە ئێستاوە گەیمەران بە یاری ساڵ ناوی دێنن بەهۆی ناوازەی چیرۆک و گرافیک و بەهێزی یاریەکە ئێستا بەردەستە لە قیس خۆتانی مەدەن یاریشی نایابە. ژمارە 1 یاری Spider-Man 2 ئەم جارە بە بەشداری Venom Miles Morales گومان نییە لەوەی چیرۆکێک گەورەتر فراوانتر نایابتر بێت. Spider-Man 2 گەورەترین یاری پلەیستەیشنە بڵاو بکرێتەوە پێشبینی فرۆشێکی زۆری بۆ دەکرێت لە پاییزی ئەم ساڵ بەردەست بێت.